بینەرانی خۆشەویستم کاتتان باش. ئێمە ئیمڕۆ هاین لە خزمەت کەسێکی زۆر خۆشەویست، کەسێکی بەناوبانگکە بۆ زۆربەی لە ئێوەی ئازیز شناسراوە، کاکستاری فەتحی ناسراو بە کاکستاری ئەوێها. زەحمەتی کێشاوە لە کانەدا و هاتووە بۆ وڵاتی ئاڵمان شاری کۆڵن و ئێمەیش بە فرسەتێکمان زانی یا بە مناسبمان زانی کە ئستفادەکەین لەم دەرفەتە و پرسیارهایە کە هەم بۆ خۆمان و لەوانەیە بۆ زۆربەی لە ئێوەی خۆشەویستیش ببێت لە کاکستار لەسەر ژیانی خۆی، لەسەر مێژووی کە تۆماری کردووە ببێت و ئێمە ئیمڕۆ بە پێ دەرفەت ئەو پرسیارانە لە کاکستاری خۆشەویست ئەەکەین و خۆشحاڵە بین کە ئێوەی ئازیزیش لەگەڵمان بن. کاکستار زۆر خۆشحاڵم کە هەم لە خزمەتتاوە، زۆر سپاس کە ئەو ئفتخارە و کرێ نەسیب ئێمە ئیمڕۆ لە خزمەتتا بین و گفتوگویت بە یەکەوە بکەین. هەروە کەی سباسم کرد زۆربەی خەڵک چ لە دەرەوەی وڵات چە لە ناوەوە کاکستارە ناسن، بەڵام پێم خۆش بوو خۆت معڕەفیکەی جارێکی تر بوو کەسانێک لەوانەیە نەسڵێکی تازەکە بە باشی کاکستار نەناسن، بزانم کاکستار لەکوێنە لەدایک بووگە، ساڵ چەندێوە، تۆزەی لە دەورانی لەدایک بوون و دەورانی مناڵیت بیوگرافیک لە خۆت کۆتابیژی بێمە مەمنونە بین. منی زۆر سپاسانەکەم ئەو دەرفەتانە بە منداوە، منیش بەرحاڵ بیوگرافی لە ژیان و زیندگی خۆم لە ئەختیاری عەموم قرار بم. من هەرەوەکی جنابی سووتم من ستار فەتحی ستارەوێ هەم ناسراوم لەنەوە بە تایبەت لەنەوە تەیفی سیاسیە بەنەوە ستارەوێ هەم من تەوەلیدی 1332 شەمسی لە ئاوایی ئەوێ هەنگ سەر بە ناوچەیە سنە و مەریوان لەدایک بووم لە خانەوادەیەکی دەستەم، خانەوادەیەکی مەحروم لە حەچیشتا. من 5 برا بووین، متەسفانە ئەم 5 برا بە پێ وەزعەتی ماڵی و ژیان و زیندگی ڕۆژمەڕەی خانەوادەمان مەحروم بووین لە مەدرسە چوون. لەم 5 برا متەسفانە وتم خۆشکمان نەبوو 5 برا بووین. من وەسەتیم، یعنی 2 برا لە خۆم گۆڕەتر، 2 برا لە خۆم چکۆلەترن. برای ئاخربان لەم ئاخرانەوە تا کلاسی 5 دەرزی خۆن، بەڵامی مەوە چوارەکەترمان متەسفانە مەحروم بووین لە دەرس خوێندن و هەردە سەردەمی مناڵیەوە باوکم تەنها ناناوەری بنەماڵەمان بوو. ئێمە تەقریبەن 7 کەس بووین، باوکم بۆ خۆشمان متەسفانە هیچمان نەبوو، یانی بیژی هیچ زەویک و مەڕووماڵات و ئەوانمانە نەبوو. خەریکی کاری کەشاوەرزی بووین، هینی ئەو کەسانێکی زەمیندار بوو زەویان بوو، بەنیوەکارییاندا پێمان باوکم خەریک بوو ئاوەدانیەکەدەوەی مەش یەواش گۆرە بووین، کۆمەکی باوکمانمانە کرد. ئێمە کارمانە کرد و زەحمەتمانە کێشا، بەڵام بەهرەکەی چووە گیفان کەسێتر ئیستیفادەی لێ کرد، ئێمە دەست بە ڕەش و سپیەوە. من بارهاش وتومە لە 5 تەنەکە گەنمە تەنەکەی گەنمیان پێدای ئەتر لە باقی شتەکانە لە دەورانی مناڵیدا چەند ساڵ تەمەن بوو تۆ لەوانە ئەوانتە لە فکرەوەکە؟ من ئەتانم بێژم هەمیشە بێن زۆر خەڵک بەخێڵیم پێبا بۆ حافزەیەکی هەما. من 4 ساڵگی خۆمم لە بیرە، ینی 4 ساڵگی خۆمم لە بیرە. برایەکمان بوو لە دایک دەقیق لە بیرمە ئەو شەوە ئەو مناڵە بە دنیا هاتکە، ڕۆژ دوایی دایکم هاتکە بۆ هەوار، هاتکە بۆ سەرۆ زەویمانە، خۆی خەریکی دەستکەنە بوو. منیش 2 سێدانە بەرق بوو بەلێ بەرخەکانە بوون. 4 ساڵم بوو. دایکم پێی وتی ئەو برامەت 2 ڕۆژ بوو لە دایک بوو، لە سێوەرێک کە دای ناوتی
دابچوو سەری لەو براتەوە بزانە ئینە چوون بۆ وێنە فەق تانی بێمەوە بێژم مار وەختی دایکم هات بە تەنەکە دەستی لێدا مارێک بێغراق میتر و نیوی گەبوو بە دەور ئەو برامە هەڵقەی خوارد و دایکیشدا لە تەنەکە ئەو وەختە مارەکە پیچی کردەوە چوویانی لە 4 ساڵگی و منەوەمە لە بیرە لەگەڵیان هاوکاریمە کرد وتم بە دوێ بەرخ و مەرخوشتا بە شۆنەوە ساڵ بە ساڵ تەمەنە چووە سەر تا تەمەنی نزیک 10 ساڵگی کاری دەستکەنەیی و شوانی و بازم مەرحەلەیە تریش کاری کەشاوەرزی و تا نزیک بە وەختی 16 ساڵگی لەوێدا هەر کاری کەشاوەرزی و شوانی برایکم شوان بوو من دواشوانەیە بووم کەسی تریش بوو هەر شوان بوو من دواشوانەیەمە کرد لەگەڵی ئەکسەری کارەکەیان بەڕاستی بە من نەکرد ئەوان فەق مدیریەتیان نەکرد ئەتر ڕاکردن بە دوێ حیوان و بڕوبیان تێرەوە گشتی من بووم هیچ ئیمکاناتێکیش نەبوو نە کۆشێکی باشڵ بوو نە لیباسێکی باشڵ بوو دوێ وەختە 12 ساعت لەبەرەوە خۆرە لەو کیفۆ بە دوێ حیوان وشتا تەغزیەیەکی باشڵ نەبوو ئەوێ هەنگا لە دایک بوو دەورانی مناڵی بە هەژاری کە حتا زەوینی بۆ خۆشتان نەبوو بۆ خەڵکێتر کارتان نەکرد تویش هەر لە تەمەنی مناڵیەوە هەرو کارگەلتە کردگە یانێ مەدرسەیش مەجال نەوگە بچی نەخێر تا 16 ساڵگی کار کەشاوەرزی و یارمەتی باوکت و ئەوانە لەناو زەوینی خەڵکا و شوانی و ئەوانە تاو جێگە من بزانم لە 1-2 شوێنتری چاوتکتە لە تەمەنی 16 یا 7 ساڵگی چا مەجبورە بی بچی بۆ تاران بۆ کرێکاری تۆزێ لە ئەو کرێکاری ناو تاران وە محیتیچمانە بۆ بێژیم بەڵێ تر وەختی ئمە لە دیا خەریک بن جەماعەتی پێشەوە وەختی ئمە مناڵبووی کەسانێکی سن و ساڵیان لەسەرتر بوو زووتر چوون بۆ دەماوەند چون بۆ دەماوەند بۆ کرێکاری هاتنەوە ئەیان وڵ لەوێ دەرامە زۆر باشە مەسەڵەن لە دیا لە ئەوێ هەنا وەختەشی 12 ساعت دروێنەوە کرد ئالفە دووران بۆ کابراایەکاری بەنایی دەکرد بە 5 تمەن بەڵام لەوێ ئەوانە هاتنەوە یاومە ڕۆژی 10 تمەن 12 تمەن تا 15 تمەن ڕۆژێ کاریان کردبوو ئێمە جەمازانی ئەوە خۆ دوو بەرابەر ئەو کارەیە نە 12 ساعتیش 8 ساعت بۆچە لە بۆ نمونە ئێوە سەر بەناوچەی سنە بووگن نزیکتر بووگن یایسە مەریوان بەڵام ئێمە لە سنا بۆچە نەچووگن کارکن ئەو ڕێگە دوورە بگرنە بەرەو بچن بۆ ئێمە ئەوێ هەند ژاوەرە و بەشی کاری داریمان جزوی مەریوان بوو بەشێکێکی سنە بوو وەلی عەلە العەموم ئێمە فرەتر بە سنە وابەستە بووین حەجی کارمان بۆ یەکسەرن لە سنامان کرد بۆ سنە چوون واقعەن کوردستان بە عام لە شماڵی و تا جنوبی لە شەرق و تا غەربی حەسەوە کرد هیچ کارخانەیە تیان نەبوو هیچ کارگایەکی تیان نەبوو لەبەرەوە کاریگەرانی کوردستان مەجبور و مەهاجرە کەم بچن بۆ شارەکانی خارج لە کوردستان هەر لە بەندەر عەباس و بەندەر بوشێرە و بیگرە تا تێتە تاران و شماڵی ئێران و ئەچون بۆ کرێکاری بۆیەوە فرەتر کرێکارانی ئەوێ هەم دەماوەندیان انتخاب کردو بۆیان یانێ پێش ئینقلابی بەڵێ لە ساڵی 50 لە ساڵی 48ەوە لە ساڵی 48ەوە 49 تر ڕسمەن کرێکارانی ئەوێ هەم ئەچون بۆ دەماوەند مەسەلەیەکە هەیاوت دەماوەندەکان ئەگەر کەسێک گەراوێنی بچێ ئەیانوە ئەوێ هەمنی دیا کوردی هەنێونا ئەوێ هەمنی لە دەماوەند نابوونی سێچەند نزیک بە 400 ماڵ لە دەماوەند ئەوێ هەمنی هەان لەوێتر لە ساڵی 50 چوون بۆێنە ئەتێمەوە بۆ ڕوومان کردە تاران بۆ کرێکاری من لە وڵەکانی چوون بۆ فیروسکە و دەماوەند و بۆ چالووس جادە چالووسەوانە لەوێ 2-3 ساڵی لەوێ کارم کرد دوایی هاتمە تاران لە تارانە کرێکاری ترنەوە هینمانەکردنەوە خیابان شتە پردوشتەی درۆزە کرد ئەو فرودگە مێهرابات و تا تێتە ئەو پردی سێخەندان و لە نۆ تارانە کاری سوالکاری و جەدوەل سازی و پردوشتەی درۆزەکەەوە شێکردە من لەوێ سەرکاریگەر بوو تقریبا نزیک بە 8 ساڵ من لەو شرکەتێک بوو بەنەوە شرکەتی هایوێی مەچت
لەوێ سەرکاریگەر بوون مدیر عامڵ و ساحێبەکەی کرماشانی بوو سێبرا بوون لەگەڵ غوڵام ڕەزا برێشا شەریک بوون ئەتی لەوێ کارمە کرد تا ساڵی تقریبەن خوردادی 58 کێتر جمهوری ئیسلامی هاتە سەر کاروانە حمڵە بە کوردستان من چوون بۆ خۆم سیاسی بووم وازێتی ئەمنیەتیم باش نەبوو لە تارانە مەجبور بووم هاتەوە بۆ کوردستان تر نەچوومە بۆ تاران شتا دوایی بووم بە هاتمەوە کۆمەڵە دواییەوە باسیەکە پێشمەرگ باش ئێوە بەر لەوە بن بە پێشمەرگە ئاشنا بوون بە مبارزەی سیاسی لە تارانە کارت کرد و لەو محیتە کە پێش ئینقلابی 57 بەرحاڵ دەسی پێ کرد و جنبشکە ئیجتیماعی و ئێحترازگەل خیابانی و ئەوانە لەوانە کاکستان لە تارانە بوو من پێشەوە چە لە تاران بووم بەڵام من وەختێتر بەرەو گەرایشی سیاسی بە تایبەت بەرەو گەرایشی چەپ کێ ڕوومهێنا چەند مەرحەلە ینی چەند هینی هەیە داستانی ماجرا هەیە ماجرایەکی ئەوە بوو جارێک لە دێە جەماعەتێکی مرتەجیع و کۆنەپەرست بە زۆر ئێمە نەوجەوانێکی 12 ساڵ 13 ساڵ بووین فشاریان بۆ هاوردین بۆەوە کێشی تۆبەکەین بین بە دەروێژ بین بە سۆفی بە تایبەت تەرەقەتی خانەوادە ئێمە هین بوو سۆفی گەری بوو ینی ماڵی شێحی سامەدی نوشتا فشاریان بۆ هاوردین بین بە دەروێش و نوێژ بکەین و ڕۆژوو بگرینەوەانە فشارێکی زۆریان هاوردوو بمان ئەویش مەجبور بی گشتیشمان جێبەجێ کرد هەر گشتی بە فشار و خانەوادە باوک و دایک بە تێبەڵ باوک خاڵۆ و مامۆ لەوەدا بوو من زۆر محتەرز بووم بەدەست ئەوە پێش لە عەلەنیبوونی کۆمەڵە بەڵێ ئەمانە ئەو قسانەی کەکەم ساڵی 50 شابژم لە 48 بەرەو ئەم لا من لەو دۆرانە شابژم نزیکی 14-15 ساڵم بوو 16 ساڵم بوو بۆ خۆم محتەرز بوو بەدەستەوە بەشونەوەیکە ڕوومان کە دە تارانەکری کاریمانە کرد سەر ڕێوەکی چەنێ ئێستسماریان نەکردین چەنێ تحتی فشار و کارفەرما بووین بەشونەوەیشە تەبعیزاتێک بوو حتا مەسائلی مەسەبی مەسەلەی شیعە و سونی بوو لەوێتر زۆر وەخت بوو دەرگیرە بووین ئەماندا لێ نازانم کەس بریندارە بوو زەخمیە بوو زیندانیە کریای دووادانەکەشی گشتی لەسەر مەسەلەی مەسەب بوو شیعە و سونی لەوێچە ئەمە زۆر تەسیری دانا لەسەر منەوە وەختێ ئێمە یارو لەسەر ئەوەی کێ کرێکارێکی کورد بە کاسێ کرێکارێکی کورد لە کاسەی کە ئاوی خواردوێتەوە ئەو کاسەکەتری دانداوە بە کابرایەکی بە ئیسلاح غێرە کورد بووە غێرە سونی بووە وتێتی ئێوە گڵاون کەسیفن ئەو کاسە من ئاوی پێ ناخۆم ئێوە نەجنسن لەسەرەوە مەسڵاوی بە شەڕ ئێمە چوین شکاتمان کردگە پازگایەکیان هاوڕگە بۆ ئێمە 6 سەروازیان هاوردن بۆمان لەسەر ئەم مەسەلەی شیعە و سونیە کارم نییە ئێمە جەماعەتێکی زۆر بووین 80 نەفەر ئەویانی بووین گشتیشمان قۆم و ڕەفیق کوشتە بووین سەروازەکانمان خەلە سڵاح کرد ینی ئەسلاحەکەمان لێ سەندی ئیمەکێکمان سند یەک هەفتەی تەواو لە زیندانی شەکنجیان کردی عەزیەتیان کردین لەوێدا خودی کارفەرماوە بگیرە تا خودی دەوڵەت حەقیدا بەواندا بە ئێمە یعنی ئێمە ساڵی 54 یا 54 یا 54 ساڵی 54 حەجی کارمان کرد و 6 نەفەر گیرا بووین لە زیندانا بووین لە پازگا حەچی دەرامەت ئەو ساڵەمان بوو بە کیسێ خاڵەیاتینەوە بۆ دێ کوڵەکەماندا بە جەریمە ئەوێ هەنگا ئێوە ناچارە کریان لە تەرەف سۆفی و ئەو کەسانە کە اعتقاداتی مەذهبیان بوو مەڵاو شێخ و ئەوانەوە کە ئێوە بێ ڕۆژک بگرن و ئێوەش اعتقاداتی مەذهبی خۆتان چڕ و پڕکەنەوە لە مرکزیچە ئێوە مورد تەوهین و بێحورمەتی قرار ئەدریان لەبەر ئەوە دینتان سنیە
ممکنە ئێوە کوردن سنی بن و تەوهینیان پێتان کردگە بێ حرمەتی و زمانێکیش دەرگیری پێشاتکە پاسکە یا هەر کەسێ لەوحانە بەرحەڵ لەوحانە ساواک و نیروگەل شاهنشایی و ئەوانە پاسکاکان بووگن چوبنە ئێنە ئەوان حەقیانداگە بۆ کەسکەلەکە لە مەرکەزا بووگن یا 100% حقا نەدا بەوان با من لێرە چ شتێ تر بێژم لە دەماوەنە لەگەڵ دوو ڕەفێقترمە ئەچوین پانتۆڵێکی کوردی لە بەرمان بوو دەستیان کرد جوێندا لەحنەڵ بەر عومەر ئیمەش بەڕاستی وتم من ترە وەختە واقعا عەقیدەم بە مەسەبوشتە نەبوو بەڵام نوعی بێاحترامی مەزانی بەخۆقەرێکی بێاحترامی پێکە ئێمەش لەوێت جوێنێک ترمان بەرخلاف ئەوە کێ ئەوان جوێنادا بە عومەر ئێمە جوێنێکماندا بە عەلی بوو بە فرتەنە و شەڕ و پازگەی شار زیبای بەخشن پازگەی دووڕێی دەماوەندی تێگەیی سێ مەورد ئێمە لە خودی دەماوەندە دەرگیربووین لەسەر شیعوسنی چون دەماوەند شارێکی زۆر مەسەبی ینی ئەتانم بێژم قوم بەلایەوە هین بوو ئەشا بە وتای بە قوم هەزار شکور بە قوم سێ جاریمە لە دەماوەندە بووە بە شەڕ لەسەر شیعوسنی یەک مەوردی تر وەعزمان زۆر خرابوو چون سەرۆکەلەی شابێژم 20 نەفەرمان شکاندوو بردمانیانە پازگەی دووڕێی دەماوەند خۆشبەختانە دوو نەفەر لەوێ بوون دوایی لەنەوە کۆمەڵە من ئەوەی کێژم ساڵی 54 بوو یا 53 دقیق بردمانیانێنە دوو نەفەر لەوێ بوون ئەفسەر وەزیفە بوون لەو پازگا دانێکیان ئەم کاحەمێنەبەوی بووی سالە سوێدە دانێکیچیان عەموو ئیریج مشتەهیدی ئەماد مشتەهیدی لەنەو کۆمەڵە پیانەوە ئەمویریش بەداخەوە گیانی بەکرد ئەفسەر وەزیفە بوو لەو پازگا تر دەم نەبوو تا ساڵی 59 منەوە کە حەمێنەبەویم لە هەشەمەی زەدی و ئەوە خوارە ئەوە بووە لەوێ و ئەوانە زۆر کۆمەکیمان کرد تا ساڵی 63 لە شلێرە کوردستان عێراق لەوێ جنوبی کوردستان گشتی تەرجەمەعی کرد و لەوێ لەوێ هینم دی ئەمادم دی ئەمویریش مشتەهیدی تر لەوێ خاترات و ئەیگەڕانەوە بۆ جەماعەتی تر ئەوێ هەمووی جەماعەتی پێشمەگە ئێمە لەوێ لەسەر مەسەب شەڕمان کردگە و ئەوە ئێمەیان برگەنەوە پازگا و عەزیەتیان کردینەوە ئەوان دیفاعیان لە ئێمە کردگە حتا ئەم مەرحەلانیشە ئێمە بەسەرمان هاتکرد لەسەرەوە تەبعیزاتەوە لە سوورەتی کە لەو لێچۆ لە دێە مەسەڵەن باوک و کەس و کافشاران هەولگە ومان قورعان خوێندن من باوکم 6 مان نردمی بۆ قورعان خوێندن خۆشبەختانە هیچی فێر نەبوو هیچی ئەشای قورعانە بخوێندە سۆحتای وارە چوی کار دەکرد شوانی دەکرد ئێوارەی بیتۆ بچی حوجرە لەوێ قورعان خوێنیەوانە نوێش بکە لەسەر نوێشکردنی مە حتا پازگەی ژانداملیەوی هەن هاتە کەوتە بین باوک و ئێمە لەسەر پازگا نوێشکردن مشکلاتی زۆرمان بوو لەو دۆرانە ئێوە لەوحانە لە تارانە کارتانە کرد احترازات و شتێک دەستی پێ کرد و ئایا بەرخوردتان کرد اتفاقی بە کەسانێک کە وەک خۆت کورد بن هاوزوان یا ئینکێک کەسانێک وەکو تەشکیلاتی کۆمەڵە و لەو کەسکەلەکە دواتر زانی وێتەوە بەڵێ ئێمانە کۆمەڵە بوون من وتم ساڵی بەلەوە من 56 چوومە تاران ئەتر نەهاتمەوە تا 56 ناتمەوە تا 68 یانی 2 ساڵ تقریبا من لە تارانە بووم ڕاپەڕینەکانت احترازات دەستی پێ کردو لە دۆڕوەری شەهریوەری 57 ئەوەڵین تەزاوراتێکی دەستی پێکرد لە قولحەقە و خیابانی کوورشکەبیلیان پێوە ئیسە بووە بە شەرعەتی لێوە بەرەو تەپێ قێتەریە ئێمە لەو تەزاوراتە بەشداریمان کرد ئەو خەڵکە چاتن بە بەهانەی نوێشکردنەوە نوێژی چیان کرد بەڵام هەر احتراز بوو بە ڕژیمی پەهلەوی بە شوونەوەتر لە خیابانەکانە تەزاورات و بە تایبەتەوە وەختە من کێشای بۆ مەرحەلە من سەرکاریگەریەوە شێکردەم و کرێکارەکان چوبنەوە کرێکار نەبوو تر بە زمسانە سەرپەرستی و کارگا بووم ئەو حەقۆ کوشتیانەدا پێم لێ بوومە لێ هەر بەیانی هەڵەساما چوو بوونەوە بەر دانشگا خولاسە لەوێ ئەکسەری تەزاورات و احترازایەکی لەوێ بوو تا
وەختی لەبەر دانشگا بوو. لەبەر فرەتر منە چوونە بەر دانشگای تاران تاکەتێ تەزاوڕات و شتە دەستی پێکرد چەندین خیابان لە تەریقی ئەو شرکەتێکی ئێمە کارمانەکە وتم کاری پلسازی و جازسازی و شتە بوو زۆر تەختەوە هین شتە بوون بۆ قاڵبەن بەستنەوەوانە بە ماشینەمان بر خیابانشتمان پێ بەس بە تێبەت ئەو چوارڕێ خیابانی هین پشتی چێپێژن ئاریا شارەوە لەوێ ئەو خیابانی ئەو سەتارخانشتەوە ئەوانە گشتی تاچیتە خوارە 24 ئەسفەند و خیابانی ئایزینە هاوێر ئەو خیابانانە بە ئێمە جەماعەتی کاریگەر بین بە ماشینی ئەو شرکەتە ئێمە کۆمپلیسی شتەمان بەرەو خیابانانمانە بەس چوم حکوومەت نیزامی بۆ ئەرتەش هاتووەنەوە خیابانەکانی گردوو تا ئاخرەکەیشی بۆ گردنی پادگانەکان ئەوا بوو مەسلەی تەزاوڕات و شتەتی بکێشی حمڵە بە پادگانەکان بێ ئەوەڵی پادگانێکی گیریان نزیک بوو بۆ شرکەتیمەوە پادگان بوو بەنەو پادگانی جێی لە پاڵ فەڵەکە شەهیادا بوو ساڵی 57 ینی شابێژم هەفتەی دەڕۆژ دوێەوەتر قیام کریا ڕژیم نەما بەهمەنی 57 ئەو پادگانە گیریا پادگانی جێی من لەو پادگانە دانش ژێسێم هاورد بە پەنج خەشاوە ڕاستەگەڕەکە من حەسەرم دەر ناچوو لە ئەسلحە کابرایەک بوو لەو شرکەتە چەند ساڵ بەیەکەوە کارمان کرد و میکانیک بوو ناوی ڕەزا بوتم ڕەزا من بەلەن نیستم چکاکەوت سێ زامنیکە ڕێ ڕەگبار تێ تەکتیر ئەنی وتی ئاوا بکە تەواوەتە پێوتم چون ویسرا بوو ڕێ ڕەگبارە تێ تەکتیرە سێ زامنیکە وتی تەواوە خەشاو گوزاریکە یانی تۆ ئەوعانە کە کرێکاری تەکرد لە تارانە ئەسلحە و گرتە دەسە و پەیوەستبی بە احترازەکان بەڵێ تژم ئەو پادگانە ئەوەیژە ئەو پادگانە وەختی گیریا تەسلیم بوو ئێمە نزیک بە 50 نەفەر بووین دوودانە مینیبوس بوو هین شرکەتەکە داوایان کرد شابێژم نزیک 100,000 نەفەری خەڵک لەو دەوروەری پادگانە و فەڵەکە شەهیاد لەو مێدانی خیابانی ئایزینە هاوێرە بوون لەسەر مینیبوسەکان و ماشینەکان و بڵاوگویان وەسڵ کردو داوایان کردوتیان حملە کراوە بە چەندانە پادگانی هین مقاومە دەکا گاردی جاویدان هین ڕاستە جمهوری نەخۆز وەزیری ناوی چیە نزیکی خاندانی پەهلەوی و پادگان گاردی جاویدانیان پێوە گەریشتوانەکەم وتیان ئەوە تەسلیم نابێت گشتی بەرەوەی بچە حەجکە دێرە ئەسلحەی گرگە بچێ ئێمە 4 نەفەرەویانی بووین بەداخەوە دوانیان دانێکیان گیانی بەکرد دانێکیی لەسەر چۆبەست دوایی کۆتە خوارەوە فۆتی کرد دانێکی سە ماوە 4 کەس بووین چوین ئێمە نزیکی شابێژم 100 میتر لەو پادگانی گاردی جاویدان دوور بووین ڕفێقێکمان دەشوری بووتی چەپکەمانە خلاصە منیش وتم چۆ خوارە ئەو خوارە تۆزێ پشتەوە 100 میتر بچۆوێت تاریکە بچۆ دەشوریەکە بکە سعات نزیک 3 شۆ بوو 3 شۆ 4 شۆ هات وتی ستا جەماعەتی لە خواردترەوە بە کوردی قساکەن منیش وتم پێ وتم دێ باشە تۆ حەدێ بچۆرە ئەو شوێنە لەوێ بە کوردی بە زوانی سۆرانی بانکە لە من بێژە بێ بۆ ئێرە ئەوەتە ئەوانی بزانیمە کوردی چوو بە زوانی سۆرانی باڵی کرد لەمە وتی کاستار بێ بۆ ئێرە ئەوانە ئێمە چوین خلاصە چینەبەرە وتیان کوردن بۆ جەماعەتەوان 5 کەس بوون ئێمە 4 کەس 9 نەفەر وتیان بەڵێ ئێمەش کوردی خەڵکی سنەین لەوەدا خلاصە پادگان تەسلیم بوو ئێمە هەر یەکی ئەسلحەیەکمان پێ بوو 4 نەفەراوی هەندیە ئەو ڕەفیقانە واقعەن زۆر جەسوورانە جزوێ بێ ئێغراقیژم جزوێ ئەوەڵین کەسانێک بوو واردینەوە ئەسلحەخانەی و پادگانی هینە کورد بوون بەڵێ کێ بوونەوانە ئەو کەسانە دوایی مشەخەز بوو وەختی پادگانەکە گیراوە ئەسلحەیان ناوەڕی مەش پێ خۆڵکمان کرد وتمان ئێمە لە شرکەتە ماڵمان بوو ئەو شرکەتە چەند ئۆتاقی داوە پێمانی مە 4 کەس بوو 4 ئۆتاقمان بوو وتمان شوێن جێتان هەیە وتیان نەوەڵا
بە تەمام بچینەوە بۆ سنە منیش پێم وتوتە دێ با بێ بچین بۆ لێ ئێمە ماڵمان هەیە دەوێت ئیسراحەڵکەن ئێوارە چنە بۆ سنە خولاسە دوودانە تاکسیمان گر بە تاکسیاتینەوە ماڵی ئێمە لەوێ سوحانەیەکمان خوارد و بە سوحانە ئیسراحەتی کریا دوایی وتیان ئەشی بچینە ترمیناڵ بزانین ماشینی سنە کەی حرەکە دەکات لە تارانە بچیتەوە بۆ سنە گیان بە کردو ئەرسلانی سعادتمەند ئەو وەختە TBT یان بوو یا ئێران توریست شتێکی وا نازانم بەڕاستی ماشینیان بوو ماڵ سعادتمەند کاشوان وتی بە ئەرسلان بەشکەم تو بچی بۆ ترمیناڵ بزانیم ماشینەکەی خۆتان یاددانێت لەو ئاشنانە کی هالەوێ ئێمە بۆ ماشینە بچینەوە چوو مەسلحەیان پێ بوو من لەگەڵ ئەرسلانە چوون بۆ ترمیناڵ چوون بۆ ترمیناڵ وتیان سعاتی ئەوە نەشە ڕۆ ئۆتۆبوسەکەی خۆیان ڕانندەیەکی بوو زۆر زۆر ناجنسیش بوو وتیان ئەو حالێرە تازە هاتووە سعاتی ئەوەنەتە ئەرسلان تێکیانە قسەیەکی وتیان بین لە پاڵ فرودگە مێراباد پردەکە پردێکی تازە ئەو شرکەتیمە دڕۆسی کردو وتیان لەوێ ئێمە سعاتی هەشت نازان دقیقەن هەشت بوو یا دێشۆ دقیقەن لەو فاسەڵتی ئیمەتی لەوێ ویسین جێ 5 کەسمان بۆ دانن جێ 5 کەسمان بۆ دانن خولاسەویان بەلەوەتە خۆ حابجستان کەوتیان بە ئێمە ئەمە ژمارە لە منیان پرسی وتا قۆم و کەس و شتتان هەن لە سنەیان نین وتە وەڵا قۆمێکمان هەیە بەڵام بۆ ئەوە نابێ وتی ئەوە ژمارە تەلەفۆنیان دا وتیان ئەگەر هەر وەختی هاتنە سنە تەماس بگرن حەزەکەین بین بۆ ماڵمان و حەدەقەلی مەی جبران ئەم زەحماتی ئێوە بکەینەوە ئەتر ئەمە دەم نەبوو تا چۆن ناسییان و دوای زانی بکەن ئەو کەسانێکی دوایی لەنەو کۆمەڵە دییانمە کاکشوان بوو محەممەدی ماهی کاکشوان گیانی بەکرد گیان بەکردو ئەمین سعید پەنا ئەمینە سوور بوو گیان بەکردو جەوادی فەدەوی و گیان بەکردو ئەرسلان سعادتمەند بەداخەوە وتم چواریان گیانیان بەکرد لەنەو کۆمەڵە دانێت تریان ئەویش هەر بوو بە پێشمەرگە بەڵام بە شۆنەوە کاشوان گیانی بەکرد وعزی ڕۆحی شتێ باش نەبوو ئەو چووە ینی ئەو 5 کەسە پەنجیان بوون بە کۆمەڵە یانێ ئەو اعترازە کە لێنان دەستی پێکرد و ئەوەڵ پایەگای گیریا دوای ئێوە اتفاقی بەرخورتان کرد لە کوچێکە بە 5 کورد دواتر مشخص بوو کە یەکێکیان کاشوان بوو ئەو کەسکەلەکە ناویانەوە بر کە پێشمەرگەی کۆمەڵە مەخفی من وەختە نازانم کۆمەڵە بوویانە من بۆ خۆم ناوی کۆمەڵەشم نەبیست و بۆ وەختە ینی بزانم ئەوانە کۆمەڵ هەبوونیانە چون کۆمەڵە 26 بەهمەنی 57 هین بەخشە 57 وەختی علەنیە بێتەوە خۆ پێشەوە هیچ ناوی کۆمەڵی دواتر معلومنەوە کە ئایا بۆ خۆ جۆش لێنا یەکیان گرتووە و کاریان نەکریا ئینکە سازمان یافتە بوو من ئەسڵ نەمزانی ئەوانە مەسەڵ چۆن هاتوو بوون سازمان دراو بوو هەدەفیان چی بوو یا حل لە تارانە بوون زانیویان شتێکی وا ڕوویداوە هاتوو بنەوە کاریان نەکرد ڕاستەکە گەرەکەی سێچە من وتم خۆ کاشوان نزیک بە یەک ماڵ لەوێ هەنابوو من ئەمبر بەملابەوە من بەلای کاشوانە بووم بەڵام ئیسەج هەر هەڵ نەکۆ پرسمەرێ ئێوە و داستانە چی بوو بەڵام ئەزانم تقریبا نزیک بە 15 تا 20 قەبزە ئەسلحەی ژێسێ اتفاقا یادی بەخێر ئەرسلان سعادتمەند ژێسەیەکی بوو بلژیکی ئەلەوێ هاوردی یانی تا زمانی کۆمەڵە کەڵێشی کوفیدا بە ئەرسلان هەرەوە ژێسێ بلژیکیە بوو لەو پادگانە هاوردی چوومە ئەرسلان هەرە وەختە هات بووە هەم محافزی کاشوان بوو وتی بێوتی ستار ئەو ئەسلحە ئەوە بوو لەو پادگانە هاوردە باش پێشەوە بچینە سەر ژیانی پێشمەرگایەتیت پێم خۆش بوو پرسیارکەم بزانم خاترێکی کە لە زێن تاماوێتە ئین دەوران مناڵیت چە بێ ئەگەر شتێ بێژی خەر خاتراتی خۆشتەز لە دەوران ناوەڵ خاترێ خۆشم نییە بەڕاستی چوم لە خاترێ تاڵ نەبێ هیچ گۆنە خاترێ خۆشم لە زیاتر لە گشتی لە زێن تا هەرماگە چەس وەڵا ئەو بەدبەختی و ئەو ئستسمار و ئەو بێ ئیمکاناتێ مەسای سەر تێم بۆ ئێرە بیرەکەمەوە حەزەکەمەوە بێژم پێم وابێ لە نوشتەیەکی ئیشارە بێکردگە ڕەفیقێکمان لە کانەدا حامێڵە بوو
لە ماڵی ماهروات تەک جەماعەتی کە دانیشتون قسەی کرد وتی مناڵەکەم کوڕە سێمانە بوو هەنی لە سێمانە وتی کوڕە دوێ بە نومانەگی مناڵەکەی بە دنیا هاور هەواقەل کوڕ بوو جا من کەوتمە بیرەوە وتم ئێمە لە ئەوێ هەنا مامان بوون بڕێژن بوون کاری مامانیان نەکرد بۆ زایمانی مناڵۆشتا ڕۆژێک دایکم حامەڵە بوو بە برایکمەوە باوکم وتی بە برا گۆرەکەمان مختارینەوە بوو وتی دابچوو دایە خەرامان بێرە دایکتان ینی هاوسەری زایمانەکە براکەم چواتە وتی وەڵا دایە خەرامان چووە بۆ لێ کەسێ تر چوە بۆ لێ کەسی تر مناڵیە بێ خلاصە تا هاتەوە دایکم زایمانی کرد بەچی دەرد و بەچی هاوار و هینوەوانە وتم هەر لە قسەی ئەوڵەکەشمە وتم دێ ئەو ڕۆژەیەکی ئەم ڕۆژەکەتر دایکم چوو بۆ کار بۆ دەستکەنەوە بۆ بژارکردن و شتێنەوە بەڵێ هیچ تۆ مناڵێکە هیچ تەغزیەیەکم نەبوو ئەو دایکە سکی پڕ نابوو لە خۆراکێکی باش حتا نانی وشکیچ تاپتانی تەغزیەیەک بۆ مناڵانیانە وەختی منی سەر لێرە ئەی بینم لە کانەدا لە ئەوروپای بینم مناڵ چەندی ئەگەن پێم لە مەهەتکوودەکەەوە یا لە دێکەرەوە چەی پێژن بیگرە چی ئیمکاناتیانی نەختیاری مامانە حقوقی بۆ بڕنەوە بەڵام وەختە نەتەدی ئەو شتە یەکدەست بوو بۆ گشتی وا گشتی فەقیر بوو یا ئینکە لە تارانە بەتایبێت کە کارتە کرد دنیایەکتر دەدی جۆرێتر کەسانێتر چۆن ژیان بەڵێ من وتم دەورانی سەرکاریگەر بووم لە تارانە نزیک بە 5 ئەوێ هەمووی سەرکاریگەر بوون لە تارانە ئەوەی کێ فەقیر و دەستەم بوو من شاو کەلیمە جوان نەبوو کەلیمەیەک بەکارە بەنژی بێدەسەڵات بوو بەڵام من ئەو بێدەسەڵاتی تەرەفی نازانم بێدەسەڵاتی ئەو ڕژیمەیە ئەزانم کە ئێمە لە ناویا بووین و ئەو خەڵکە وا بار هاورد و ئەو بێ ئیمکاناتی نابوو بە تەرە بێژە بێدەسەڵاتە من هەمیشە ژن بووە هادێوە شوەکەم ناتانی هیچمان نییە بەشکەم بیوێ بۆ تاران بۆ کرێکاری لەوێ بیکەمە نگابان کارێکی پێ بسپێرم یا ژنێترە هادێ شوەکەی فۆتی کردوێ و 5 مناڵەمەیە هیچمان نییە بەشکەم حەدێقەل دانێکی یا دوانیان بۆی بۆ ئەوێ ئەم بردن لەوێ سەقاوی شتە بکەن سەئاو بوون بۆ هین یا ئاوی چێ پێژن بلوک و جەدوەلی و شتە بن یا شاگر ماشین بێ یا ئەزراق بێ بچێ شتێک بێرێ من ئەو تەیفە لەگەڵ منە هاتن منە یانە بەر بۆ تاران ئەوانترە ئەسڵان ڕەفێقێک لەگەڵ منە سەرکاریگەر بوو هەمیشە محتەرز بووەوە بە من ڕۆژی تەحتێڵی جمعانە کار ناکەینە چین بۆ ناسە خەسرەوە یا چین بۆ تەجریش بۆ دەربەن ئەوانە بۆ ئەمانە تیری با هەر خۆمان بچین بەڵام من چووم پێش ئەو کەسە حەدێقەل بۆ نەتیجە گەیشتوم دوو دنیای جیاوازە ئەم دوو دنیا جیاوازە ئەوەیە کێ کەسانێک کێ لە نیاوەران لە گۆڵستانەکانی 1 و 2 تا گۆڵستانی 12 چۆن زیندگییانە کرد لە منتەقەی فەرمانیە و تێران پارسە تاران پارسە چۆن زیندگییانە کە زیندگییان چۆن بوو تا ئەوانەکێ لە حەڵەبی ئاوایەشی پێژن حەڵی ئاباد تا تێتە ئەوانەکی لە سێڕێ ئازەری لە ئازەری لە جنوبی تارانە زیندگییانە کرد من ئەمانە گشتیە چوون وە هەر کرێکارێک لەگەڵم بۆ ئەوانیشمە بەردە ئەو دوو شوێنە ئەمە تەواشاکەن ئەوە دنیایەکە ئەمەشە دنیایترە هەر لە خودی مرکزە بەڵێ هەر خودی تاران یابات شوێنێ بوو کە ئینسانگەلێک ژیانیان نەکرد ماڵیانەوە بە حەڵەبی و بەڵێ گشتی بە حەڵەبی بۆ مەقەوا و ئەم شتانە درۆستان کردو بە تاوسانە مەسەڵان چوو 45 دەرەجە گەرما بە زمستانیکە هەروە سەر بوو یا لە زۆر شوێنە لە خیابانەکانی تارانە بچوایە کوچە عەرەبان ناسە خەسرۆ بوو بچ قاوەخانەی کوردانیان پێوە چوای تێنە بڵزانایە مەسەڵەن چەنێ حتا کورد لۆ هینە مەقوایکە قسوەتە
ژێریان و لەوێ خۆتن ژێر پردوشتە سەر کۆڵانوشتە ئەوە بوتن لەو وەعزەکی هاوردەبەرە ئەو نەخارجیەکان منعی شەی فاشیستیان کردو بوو هاتن چەند کارخانەیان دروست کرد و کارخانەی قاڵی بافی و کارخانەی نازانم ئەو نەخ و مەخوشتە ناوشی پێژە ئەمانە یان دروست کردو بوو ئەم خەڵکەکی لە تارانە ژیر ئەم پرد و کوچە کۆڵانە کەون کار نییە بیان بن بۆ ئەوێ ڕۆژی تمەێکیانەدا پێ ینی نزیک بە 15 دانە کارخانەیان بوو دەوروەری کەرەج من ڕۆژی چوم بۆ بگەڕم بۆ کار چوم ئەو شێکەتە کارمانەکرد مهندسەکە وتی تۆ زوو هاتووی ئێمە 15 ڕۆژتە کارەکەمان دەست پێکە لێەوە بۆ 15 ڕۆژە وتم با بچین شوێنێک کارێک پێداکەین تا من چوو هاتمەوە دیم جەماعەتی هیچ کە لەوێنێ فقط 2 نەفەر وێسا بوون ئەو 2 نەفەر وێسا بوون هاتن بێژن بە من ماجراکە چی بوو جەماعەتی زۆریان گردن بیان بن بۆ ئەوێ دوایی ماشینێک بوو ماشینەکانی چانەوا کەوت وەک ماشینی پیپسی نوشابۆشتەیە برام لاولەکەی باز بوو نەوین من بگرن ئەو پژملە ئەم ملیوانی کراسمە چوو بەدەستیانە وەلی خۆم نەدا بەدەستەوە 2 نەفەرێک کێشامیان هەڵاتین تاچوین جەماعەتیان بردوون بۆ هین بۆ کەرەج بۆ کارخانە منی چوم لەگەڵ مهندسە قسەم کرد ڕەفیق بوو چەند ساڵ کارم بۆ کردو چوو هاوردە وتیەوانە کرێکاری ئەو کارخانە و شێکەتی منە گەرەمانە لەبەر کارخانەکانی من کارخانەی سفالت و سەنجکین و ماسەشووری بوتی گشتی هینە بێ ئەخەوێ ئەو چوو هاوردیانەوە ینی نۆعێکی وایدی هاتوو لە تارانە پێیان بەریە خوار ئەو خارجیانە تێن ئەوە مردم بێکارە و لە کوچە و کۆڵان و ژێر پردوشتەکە ئەخەوێ دەسووریکاندا بوو ئەمانە ئەبۆشیوە کوکەنەوە بیان بن بۆ هین نێڵن تاران شتێکی وا ڕووبە بەڵێ زۆر سپاس کاکستار مختصرێک لە ژیانی کاکستار بوو ئێمە لە بەشی دووی بەرنامەکەمان ناچینە سەر ژیانی پێشمەرگایەتی کاکستار کە بۆچی ئەو ڕێگایە انتخاب کرد و ژیانی ڕۆژمەرگەی پێشمەرگایەتی چۆن بوو و دواتریش ئەچینە سەر یەکێ لە ئەسڵی ترین مۆزوعەکان کە ئارشیوی کۆمەڵەیە یا تاریخێک کە کاکستار بە جورعەتەوە توانم بێژم 85% لەو تاریخیە خۆی بە زەحمەت و تەلاش خۆی تۆمار کردەوە ئێستا زۆر کەسیچ بەناو فقط ئارشیوێ ناوی ناون بەڵکو وەکو گەنجینەیەک لە بزوتنەوەی شۆڕشکێڕانەی خەڵکانی کوردستان ناوی ئەبەن و حتمما بەرنامێکی جالبە بێ و سپاسانەکەین کە لەو بەشیچە لەگەڵمان بن.